خۆشەویستان، جۆرێک لە جۆرەکانی دروستکراوەکانی خوای پەروەردگار مەلائیکەیە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ. ئەوان بێگوناه و بێتاوانن. ئەوان خوای گەورە لە نور دروستیانی کردووە، هیچ کاتێک گوناه و تاوان ناکەن. جا ئەمڕۆ پێمان خۆش و بە پشتیوانی خوای گەورە بزانین مەلائیکە بێتاوانەکان بێگوناهەکان کە لە خوای گەورە زۆر نزیکن دوعای خێر بۆ کێ دەکەن. بۆی بە پشتیوانی خوا ئێمە لەو کەسانە بین کە ڕۆژانە مەلائیکەی خوا دوعای خێرمان بۆ بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی باس کردو ئەو کەسانە کێن کە مەلائیکە دوعایان بۆ دەکات یا دوعایان لێ دەکات. کەسانێکی مەلائیکە دوعای خێریان بۆ دەکات. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە صحیح بوخاری مسلم داهاتۆ دەفەرمێ هەموو بەیانیەک کە ڕۆژ دەبێتەوە دوو مەلائیکە دابەزنە خوارەوە لە ئاسمان سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ. ئەم دوو مەلائیکەیە دوعا دەکەن و دوعا لە خەڵکی دەکەن. یەکێکیان دەفەرمێ اللهم ئەعطی منفقا خەلەفا، ئەو کەشیان دەفەرمێ اللهم ئەعطی ممسکا تەلەفا. خوایەکیان ئەوەی سەروەت و سامانی دەبەخشێ و ماڵەکەی خۆی دەبەخشێ بە فەقیر و هەژاری دەدات، خوایە بۆی پڕکەرەوە. ئەوەی کە بەخشیوێتی بۆی پڕکەرەوە، بەرەکەت بخە ڕزق و ڕۆزیەوە، چونکە ماڵ و سەروەت و سامانی دەبەخشێت. ئەوە کەشیان دەفەرمێ خوایەکیان ئەوەی ماڵەکەی نابەخشێ چروکە و ڕەزیلە و گرتوێتیەوە لە فەقیر و هەژارەکان، خوایە سەروەت و سامانەکەی بە هیلاک بدەیت. کەواتە ئەگەر پێت خۆشە هەموو بەیانیەک ئەو دوو مەلائیکە لە ئاسمانەوە دابەزنە خوارە دوعای خێرت بۆ بکەن. یەکێکیان بڵێ خوایەگیان ئەوەی کە ماڵ و سەروەت و سامان دەبەخشێ، خوایەگیان بەرەکەت خەیتە ڕزق و ڕۆزیەکە و بۆی پڕکەیتەوە، ئەو شوێنەی بۆ پڕکەیتەوە کە بەخشیوێتی. بۆیە ئەگەر ڕۆژانە پارەیەکی کەمیش بوو بیبەخشە، هیچ دەست نەکەو بیکە ناو مزگەوتێکەوە. بۆی ئینشاڵڵا ڕۆژانە مەلائیکەی خوا دوعای خێرت بۆ بکە. و ئەو کەسەشی کە نایبەخشێ ڕۆژانە مەلائیکە دەفەرمێ خوایە ماڵەکەی لە ناوبەری، ئەگە تۆ 250 هەزاریش ببەخشی تۆ بەخشیوتە، ئەگەر نەیبەخشی تۆ نەتبەخشیوە. کەواتە ئینشاڵڵا با لەو کەسانە بین کە ماڵ و سەروەت و سامانمان دەبەخشین بە پێی توانای خۆمان، ئەو کاتە مزگەینیمان لێبێ مەلائیکەی خوا دوعای خێرمان بۆ دەکەن. واللهی 1000 دینار ببەخشی مەلائیکە دەفەرمێ خوایەگیان هەزارەکەی بۆ پڕکەرەوە. 10,000 ببەخشی مەلائیکە دەفەرمێ خوایە 10,000ەکەی بۆ پڕکەرەوە. ئیتە چیتەوێ؟ والله مەلائیکەش دوعای وەک من و تۆ نێ، دوعای قبوڵە. هەر دوعایە بکەن بە ئیزنی خوا، خوا پڕی دەکاتەوە. واللهی سەروەت و سامان کەم ناکا بەوەی کە بە پێناو خوادا بیبەخشی.